بینەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش خۆشحاڵم بە بەرنامێکی نوێ وێنەگرافی دێنە و دیداری ئێوەی عزیز و خۆشەویست کەسایەتی خۆشەویستی شاری سلێمانی مامۆستا بەهجەتی حەمەی حاج عزیزی خەفاف ئەم هەفتەیە میوانی بەرنامەی وێنەگرافی دەبێت. مامۆستا بەهجەت خەفاف یەکێکە لە مامۆستا دێرینەکانی شاری سلێمانی ساڵانێکی زۆر لە بواری پەروەردە و فێرکردن خزمەتی گەورەی کردووە، دواتریش لە بواری ئابووری و ژمێریاری و نووسین جێدەستی دیارە. خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندی وێنەیە. هەوڵ دەدەین لەم بەرنامەیە بچینەوە بۆ چیرۆکی وێنەکانی ئەو بۆ ئەزمموی ژیانی ئەو بە کۆمەڵێک وێنەی کەمبینراوی یا هەر نەبینراوی شاری سلێمانی و خانەوادەکەیان پیشانی ئەوەی خۆشەویست بدەین. مامۆستاجان ئەم کاتت باش. ئەم کاتەی هەم تۆش باش. زۆر زۆر سپاس بۆ جەنابەت چاومان ڕوون بوو. مەمنونم سوپاسانەکەم. تەندروستی چۆن ئێستا؟ باشم عیبم نییە. ساڵانێکە خانە نشین بووی دیتر زیاتر بە چیوە سەرقاڵی ئێستا؟ وڵای زیاتر بە خوێندنەوە بە نووسین. خوێندنەوە نووسین. بەڵێ زۆربەی کاتم بەوە بەسرە بم کەمترە چمە دەرەوە ناو بازار ینی خوێندنەوە و نووسین باشترین هاوڕێ بۆ ئینسان. زۆر ڕاستە بە تەشیت لەبەرەوە بەردەوام من خەریکی ئەو شتانم. دەستەکان خۆش بێ و تەمەندرێژوی و تەندروستیت باش بێ ئینشەڵڵا. سوپاس دەکەم. من پێم خۆشە لە سەرتایان بەرنامەیە دیارە ئێوە کو بنەماڵە بە خەفاف ناسراون. بەڵێ ینی باپیرت خەفاف بووە، باوکت ساڵانی خەفاف بووە، خۆت باسێکی مێژوی بنەماڵەکەتان و پیشەی خەفافین بۆ بکەی. بنەماڵەکەمان ئێمە لە دایکەوە ینی لە دایکەوە تایفەی ڕەشەی زەریفین. لە باوکەوە عەزە خورشە لە مەنتەقەی قەراخەوە هاتووە. عەزە خورشە زیاتر خزمی حاجی ئەحمەی خەفاف بووە کە باوکی لیوا مەحموو ڕەوف و شیروان و خاڵی خۆش بێ ساماڵ بووە. لە ساڵانی کۆنەوە خەریکی ئەم پیشەیە بووە. دوکانەکەی لە بەرامبەر دوکانی حاجی بیلالی بووە باوکی یاسین و عەبدوڵڵا. لەو گوزەرەی خوار بەرامبەر حەوزە وشکەکە. پیشەی خەفافی ئەو پیشەیە کە هەڵ ئەسێ بە فرۆشتنی چەرم و بزمار و ئەو پارچانەی کەوا زیاتر بۆ پێڵاو بەکارێن. یعنی وشەی خەفاف پیشەیە. پیشەیەکە کە باپیرم کردوێتی چەند ساڵێکیش باوکم دوای ئەو لە 48 بەدواوە ماوەیە خەریکی ئەوی شەوە بەڵامی تر دوای ئەوە وازی لێهێنا و خەریکی بازرگانی بوو. ئێوەش کەستان نەچنەوە سەر و ئیشە؟ نەخێر ئەو جیلەی ئێمە زۆربەی زۆری خەریکی خوێنن بوو. ڕاست. پیشەکەش نەما پیشەکەش بە گۆڕانی کۆمەڵایەتی و ئابووری وردە نەماوە. زۆر ڕاستە. دەستەکان خۆش بێ. وێنەی زۆرمانە لایەن پێم خۆشە زۆرترین سەیری وێنە بکەین. وێنەی زۆر مێژوویمان هەیە لەم دیارە ماشەڵڵا باوکت کەسێکی شیکپۆش و ئاین لە ساڵی پەنجاکان ڕسمی زۆری هەیە و لە زۆر شوێنی کوردستان و ئەوە گەڕاوە. پێم خۆشە بچینەوە بۆ ئەو مێژووە سێری هەندێک وێنەی ئەو بکەین. ئەمە وێنەیەکی جنای باوکتە؟ ئەمە پردی ڕێگای گەلی عەلی بەگە پردە ئاسنینەکە ساڵی 57 ینی پێش شۆڕشی چواردەی تەمووز گیراوە. زۆر ڕاست. یا 56 لەو فترەیە. ئەو پردە تەبعان ئێستا نەماوە. تەکید ئەمە وێنەیەکی باوکتە لە بەردەم ئەم پردە. دیارە من یەکەم جارکە وێنەکەت پیشان نام وامزانی خانەقینە بەستۆڵێ ئەمە پردی قلیاسانە. ئەم پردی قلیاسانە ئەوەی ئەو سەرەوە کە لە بە بچووی ڕەشی دەرکەوتو ئەوە چایخانەیە. تابان ئەم پردە تا ساڵی 68 ئەمانش کە من خۆم بە سعیکردن نەچوین بۆ باخی بەختیاری ئەم پردە مابوو. ئەمە پردی قلیاسانە. وێنەیەکی کەشەیە کە هەر عینەن شوێنە تاکیدی ئەوە کاتەوە کە ئەم وێنەیە پردی قلیاسانی نزیک شاری سلێمانیە. دەستەکانە خۆش بێ وێنەیەکی زۆر جوانە. ئەمە وێنەی کۆمەڵێک خانمین بەجلی کوردی و بەستەی کوردەواری و ئەوانە چێن؟ ئەم وێنەیە تەبعاً بە دڵنیاییەوە ساڵانی 55 و 56 گیراوە. وێنەکە لە لای چەپەوە ئەوی ئافرەتی یەکەم کە دیارە ئەوە کافی کچی حاجی عەزە خورشەیە کە پورمە دایکی دارای کەشناسی. دووهەم ئافرەت
لە ڕاستیە ئافرەتێکی شۆخوشەنی شاری سلێمانیە بەس نازانم چێە سێهەم جل ڕەشەکە ئەوە ننکە مەحەلاوەی حاجی سعی ئەحمەد کە ژنی زەخورشە بووە ئەوەی تەنیشتی چوارەم ئافتاوخانی ژنی حسێن ئاغای باوکی شەماڵ و عومەر حسێنە ئەمە بەس مناڵەکانی چێکیان شەماڵە ئەوەی تەنیشتی مناسبەکە چییە؟ واللهی مناسبەکە زیاتر جاران وەکو قبول هەبوو ڕاست یعنی کۆ ئەبوونەوە ئافرەتەکان هەستەکەم یەکێکە لەو مناسبانە دەستەکان خۆش بێوێنێکی زۆر جوانە دیارە باسیەوت کرد جنای باوکە ساڵانێک پیشەی خەفافی کرۆ بەڵام دواتر ئەبێتە بازرگان و لەناو بازار دوکاندانی ئەمە وێنەیەکی ئەو کاتێتی کە ئەو دوکانەی هەبوو ئەم دوکانە لەکوێ بوو کاک بەهجە تۆ ئەم دوکانت بیرە؟ بەڵێ ئەم دوکانم لە بیرە ئەم وێنەیە دوای ساڵ لافاوەکەی 57 گیراوە دوکانی باوکمە تەنیشتی عەلی شەریفە کوردە بوو لە لای ڕاستیەوە ڕەوفی مریەمیان پێ و سەوزە فرۆش بوو کە لا دەکردەوە ڕۆ و کەبابخانەکەی وەستاگورون حاجی ئەحەکریس قەساب بوو خوار حاجی ئەحەکریسیش فەقێ عەلی جگەرە فرۆش بوو باوکی شێرزاد تاکەی ئەم دوکانەی هەبوو باوکت ئەم دوکانە تا ساڵی 62-63 هەیبوو لە نهایەتی 62 نەیمە تۆ بیری دێر قەت چووی بۆ بە مناڵی بۆ ئەم دوکانە؟ بەڵێ زۆریش چووم تەنانەت لە ساڵی 58 تا قوماشێک کاردە بوو پیانەوە چیمەنی کوردستان بریقەی ئایەوە لە بیرمە و ئەو قوماشە کە ئەفرۆشا و خواستیشی زۆر لەسەر زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ دیارە ئێوە سەرتا مەڵتەن لە گەڕشی کارێزی ئەحمەد زەنگەنە بوو بەڵام دواتر ئەچنە سەهۆڵەکە بەڵێ ئەو گەڕەکێکی ئێستا پێوترێ ساوڵەکەی سلێمانی دیارە لە شەستەکان ئەچناوێ بەس ئەو منتەقەیە چۆڵ نەبوو کە ئێوە چوون ئەو منتەقەیە زۆر چۆڵ بوو ئەو گردەی کە ئێستا پێڵێن گردی سەهۆڵەکە پشتی عیماری کاروخ ماڵی ئێمە بوو 7 ماڵی لێ بوو بە هەمووی لەم دیوە تا ئەو دیو شێم حێدین نەختی خانووی تیا کرابوو لە دوای 63 کە هجوومەکەی حیزبی بەعز دەستی پێکردیەکانی سوورداش و ئەو ناوچەیە زۆربەی زۆری ڕیان کرد هاتنە سلێمانی چوونە منتەقەی شێم حێدین ئێوەیتر لەو ساڵانەوە لەو گەڕەکە ئێمە لەو ساڵانەوە تا 2012 ئێمە لەو گەڕەکە بووین زۆر ڕاست ئەمە وێنەیەکی جنابی باوکتە دیارە لەو خانووی خۆتان گرتوێتی لە سەهۆڵەکەەوە لە بەردەمیە دیارەکە و منتیقەیە چەند شۆڵ بوو ئەو کاتانە بەڵێ ئەمە باوکمە ئەوە پێمانەوە تارمەکە بەرامبەری ئەوەی کە دەرکەوتو غاباتەکەی دوایی بوو بە ماڵی محافز گردی علی ناجی تەنیشتی گردی علی ناجی ئەو ریزە ئێستا کە لە شانی جادەکەەوە دەرەکەوێ ئەوە هیچ شتێک نەبوو نە مزگەوتی لێبوو نە دوکانی نێبوو لە هیچ شتێکی لێبوو پشتی باوکیشم کە چاڵایەکەیە باخێکی لێبوو پیانەوە باخەکەی هین خاڵە ڕەجەب ئابلاخی بوو زۆر ڕاستە دەستەکانی خۆش بێ کاگ بەهجەت وێنێکی زۆر جوانم لەلایە هیچ جنابی باوکتە لەگەڵ دوو هاوڕێ دیارە وێنێ لە 1959 ژیراوە لەسەر قەسرەکەی نووری عەلیەوە سلێمانی زۆر جوان لە بەردەمیانە دیارە بەڵێ ئەم شوێنە تەمان ئەو وەختە قەسرەکەی تۆ نووری عەلی بەرزترین بینابوو لە سلێمانیا تەنانەت بۆ نوکتە ئەیان و ئەوەی سەیری کە کڵاوەکەی ئەکەوێتە خوارەوە کە سەری بەرزکردەوە ینی بەرزترین بینابوو لە سلێمانیا ئەوەی سەرەوە وەکو گازینۆیە گوا بوو خەڵگە چوو لێی دانیش تەبەن هەموو سلێمانی لەبەر دەما بوو بەپی ئەم وێنەی کە دیارە ئەوەی یەکەم کەس لە لای ڕاستەوە ئەوە باوکمە دوانەکەی کە بەداخەوە نایان ناسم چێن دەستەکانە خۆش وێنەیەکی بەڕاستی زۆر جوانی شاری سلێمانیە ئەمە ژوێنێکی دیارە جنای باوکتی تایە بەڵام تەبەنێک دواترە ئەوانی تریان چێن ئەم وێنەیە لە لای چەپەوە ئەو ئافرەت کچەی کە دەرکەوە ئەوە تافگەی پورمە ئەو دوای ئەو باوکمە ئەوەی تەنیشتی باوکم ئافرەتەکە دایکمە ئەوەی لای چوارەم کەسیش فوادی پورمە تەبەن پورم شەمسەی حاجی عەزیزی خەفاف دەستەکانە خۆش بێ وێنەیەکی جوان ئەم وێنەیە وێنەیەکی جناوی باوکتە لە 1954 وێنەکە گیراوە لەگەڵ کەسێک لە تەنیشتی و دیارە و سەردەمە جلی کوردی و بۆین باخشی بەستووە
ئەوەی قاد لە بەرەکە باوکمە ئەوەی تەنیشتی حەمەی سەیعەلیە کە لە دوایە بوو بە مامۆستا و اختصاصی کوردی بوو. دەستەکانە خۆش بێ وێنەیەکی جوان و ستایلی جلوبەرجێ و کات ئەمە شەروێنێکی جنای باوکتە پێما بەمیان سرای سوبحاناغایە. ئەم وێنەیە ساڵانی شەستەکانە سەراوی سوبحاناغایە سەرنجی ئەوە بن ئەو چەند سروشتیە ناوچەکە زۆر ڕاست ئەو شتێژی ینی شوێنێکی سروشتی بوو وەکو ئێستا نەبوو. دەستەکانە خۆش بکات کە بەهجێت ئەمە وێنەیەشی زۆر مناڵی توێە نهایەتی کۆتای ساڵی 50کانە تەسەورەکەم. ئەم وێنەیە ئەو سەفرەیە کە باوکم لەگەڵ کۆمەڵێ برادەریە چوون بۆ منتەقەی حاجی عومەران من و ئازادی برامین ئەوەی لای چەپەوە ئەوە منم ئەوەی ئەو لاش ئازادی برامە کە ئێستا لە ئەڵمانیاژی ساڵی 56 یا 57 لەو فتریا من تەمان 5 ساڵ بوو. دەستەکان خۆش بێ مامۆستا بەهجەت کۆمەڵێک وێنەم لەلایە دیارە وێنەکان زۆر کۆنن لە منتەقەی شەقڵاو ئەوانە گیراوە جنای باوکتە لەگەڵ کۆمەڵێک لە کەسایەتی تری ئەو ساڵانی کوردستان دیارە وێنەکان زۆرن لە هەمان گەشتدا کۆمەڵێک وێنەیان گرتووە ئەمەیەکێکە لە وێنانە ئەوانە چێن لەگەڵ یا بۆچی چوون بۆ ئەوێ؟ ئەمە تەبعاً حەزیان لە گەڕان کردووە ئەو جیلە حەزیان لە گەڕان کە بگەڕێن. ئەم وێنەیە هەر لەو سەفرایە ئەوەی کە شەبقەکەی لەسەر ئەوە باوکمە ئەوەی دووهەمیان لە چەپەوە تەبعاً ئەوەی دووهەم حەمەی سەیعەلیە ئەوەی سێهەمیان کەریمی وەستا کەریمی مەلاقارە ئەوەی ئەو لاوە ڕەشەکە نایناسمەوە ئەوەی بەردەمی کە دەستی بە جیسکەکەوە گرتووە ئەوە قالەی حەمە چاوەشە ئەویش هەر وەستای بیناسازی بوو. دەستەکانە خۆش بێ تەمان ئەمە ساڵانی 54 و ئەو دەورەیە. ڕاست ئەمەش وێنەی هەر کۆمەڵێک کەسایەتی تر ئەم شوێنیان کوێ؟ وەڵی ئەم شوێنە بە دڵنیاییەوە نازانم کوێ بەس من بە لێگانەوەی خۆم بە حکمی ئەو وێنەی ئەو زەلامی لە پشتی پشتەوە دەرکەوتووە هەستەکەم ئەمە کەرکووک بێ. کەرکووک باڵێ دەستەکانە خۆش هەر عینن سەفرەیە تەبان دیارەمە شەروێنێکی هەمان ئەو سەفرەیە وێنەی زۆریان گرتووە لەم سەفرەیە ئەم کەسایەتیان جارە هەنێکیان مەجلی کوردی ئەو کاتە و هەنێکیان بە قات و چاکەت و پانتۆڵ و کڵاوە چوون بۆ ئەوێ. ئەمە عینەن وێنەیە لە لای چەپەوە وەستا کەریمی مەلاقار دووهەم سپیەکە باوکمە سێهەم حەمەی سەیعەلیە چوارەم وەستا قالەی حەمە چاوەشە دوای ئەو پێنجەم کەس وەستا مەحمووی ناڵبەندە کەمێردی پورم بووە. دەستەکان خۆشەوێنەیەکی جوانە دیارە ئێوە لەو ساڵانە لە کۆتای 50کان دواتی لە 60ەکان باوکت ئۆتۆمبیلی ئەو ساڵانی هەیە مەیشەکە لە ئۆتۆمبیلانی کە لەو ساڵانە هاتان بوو. ئەمە فۆرتی 57 مۆدێلەکەی ئەوەی پشتیشەوە کە دەرکەوتووە ئەوە پردەکەی قلیاسانە. پردەکەی قلیاسان بەڵێ ئەو کار خەڵک زیاتر بۆ سیارشتن ڕوویەکە قلیاسان چکە ئاوەکە زۆر بوو. دەستەکانە خۆش بێ ئەمە شەروێنەیەکی کۆنی توێ بەس ئەم شوێنە کوێ ئەوانە چێن؟ ئەم شوێنە خوار کە مۆریاسە ئەوەی لەلایە چەپەوە ئەوە خۆمم ئەوەی عیب نەبێ بە سواری گوێ درێژەکەەوە ئەوە نەسرەدینی ناوبوو کۆچی دوایی کرد ئەمەی تەنیشتی جەلالی خاڵە ئەحمەی پێڵێن کە خاڵۆزای دایکم بوو کۆچی دوایی کردو ئەویش. دەستەکان خۆش بکاک بەجە دیارە تۆ لەو تەمەنە سەرتا لە قوتابخانەی غازی چوویتە قوتابخانە. بەڵێ دواتر چتە فەیسەڵیە و دواتیش بەهۆی تێکچوونی بارودۆخی و ساڵانەوە چتە پێشکەوتن و ینی کۆمەڵی قوتابخانەی سەرەتایت بینیوە لەو ساڵانە ئەمە وێنێکی ئەو تەمەنەی توێە کۆتایی 50کانە ئەمە هەستەکەم پێش چوونە قوتابخانەمە وا هەستەکەم هەر ئەو سەیرانەیە کە جلی کوردەکەمان لە بەرایە ئەوەی لای چەپەوە ئازادی برامە ئەمە جوندیانە تەبعاً ئەوەی بەردەمی باوکمە بەردەمی مناڵەکە منم ئەوەی پشتیشەوە باوکمە ئەمە جوندیانە سەیرانگای جوندیانە بەڵێ ئەمە وێنەیەکی مێژوی و کۆمەڵە کەسایەتی تیا دیارە تۆ لەو تەمەنە زۆر مناڵی ئەوانە چێن لەگەڵتانە؟ ئەم وێنەیە هەر سەفەرێکە کە بۆ منتەقەی حاجی عومەران کراوە ئەوەی کە مناڵەکەی بە باوەشەوێ ئەوە حەمە عەلیمەتۆشی شاعیر و بەرگ دروو بوو ئەوەی ڕۆحی شاد بێ ئەوەی کەیان عەباسی عەلی شەرعیە ئەوەی تەنیشتی جامانە بەسەکە غەریبی حاجی ساڵحی زەریفەیە ئەوەی بەردەمی ئازادی برامە ئەمەی
تەنیشتی ئەو وابزانام حسێنی حاجی وەلیە ئەمەی ئەملاوە جل کوردەکە فوادی عەزەفە نییە. ئەو مناڵێکەوە باوشی کاک حەماعەلیمەت هۆشەوەی کێ؟ ئەوە منم. ئەوە تویت؟ بەڵێ. ئەوە یعنی هەر تامان 57 5 ساڵ بوو. ڕاستە دەستەکانە خۆش بێ. ئەمە ژەروێنێکی تری مناڵی ئێوەیە. ئێوە چەند خوشک و برابوون کاک بەهجەت؟ ئێمە 5 برا و 2 خوشک. بەڵێ. تەمەند درێژ بنی شەڕاو وێنێکی مناڵی ئەو ساڵانەتانە؟ ئەم وێنەیە لە ڕێی دووکان گیراوە. ئەو سیارێکی ئۆپڵی مۆدیلی 57 وێنەکە هەستەکەم دەوری ساڵانی 60 بێت. زۆر ڕاست. وێنەکە ئەوەی لە دەرگای سیارەکەەوە دەرکەوتووە ئەوە ئازادی برامە لە ئەڵمانیایە ئەوەی بەردەمی قاد لەبەرکە ئەوە خۆمم ئەوەی بەردەمی منیش ئەو کچە ئەوە دڵسۆزی خوشکمە ئەوەی کە بە باوەشی دایکمەوەیە ئەوە دڵخۆشی خوشکمە ئەوەی کەشیان دایکمە تاوان وێنەکە باوکم گرتوێتی. ڕاستە دەستەکانە خۆش بێ. وێنەیەکی تۆ دایکت کە ئێستا سێریت کرد لەو تەمەنە کە تۆ مناڵی ئەمەش وێنێشی هەر تۆ دایکت دوای ساڵانێکی زۆر. بەڵێ تۆ تەمەنە ئەڕوات و ئەمە وێنەیەکی من و دایکمە لە دووکان گرتومانە. دەستەکان ساڵی 2006 کۆچی دوایی کرد. خۆعافیکا و ڕۆحی شاد بێتە من درێژ بۆ ئێوە بەجێشتی. ئەمەش وێنێکی زۆر جوانی مناڵی توێ لە سەهۆڵەکە گرتوتە ساڵی 62. بەڵێ ئەمە ئەوە تاوان 62 بوو هێشتا ئەو بەشەی خوارەوە کرابوو بە شت باخ و ماق بە زۆرنا سەرنج بە ئەو گردەی ئەو بەرەوەکە دەرکردەوە گردەکەی عەلی ناجیە جادەکە دیارە و پردێکیش دیارە ئیتر هیچ شتێکیکەی لێنیە لەو ساڵانە. بەڵێ وێنەیەکی جەناب و ساڵی 1970 لە مەتحەفی حەربی لە بەغا. بەڵێ ئەمە ساڵی 70 چوین بۆ بەغا ئەم وێنانەمان گرت تەبعاً لەگەڵ کامەرانی مەجیفەنی چوین و لەگەڵ نەوزات عەبدولەتیف جاف کە هاوڕێمە. ئەمە شوێنێکی زۆر جوانی کوڕانی شارن دیارە لە 1968 بێکەوە چوون بۆ باخی بەختیاری. بەڵێ ئەمە ئەچوین بۆ باخی بەختیاری بۆ سعیکردن. ئەم وێنەیە لە لای چەپەوە ئەوەی بە پێوەستاوە کەریمی ئەحی کەریمە جێلە ئابلاقیە ئەوەی تەنیشتی شێخدارای کەشناسیە ئەوەی کە دانیشتون لای چەپەوە کەریمە برای ڕەحیم ئەوەی تەنیشتی بلوسپیەکە مەجی ناوە مەجی چوانی خەڵکی کەرکوو بوو ئەوەی ئەو لاوە سەلاحی پورمە ئەمەی کۆتایش خۆمم 28/4/1968 گیراوە. دەستەکانە خۆش بوێنێکی زۆر جوانە ڕێز و سڵامان بۆ کاکدارە و ئەوانەی ترش کە ماون ئەمەیان وێنەیەکی هەر کوڕانی شارن لە تونێلی دەربەندی خان دیارە تەسەوڕەکەم ئەو کاتە تونێلەکە تازە دروست کرابێ. بەڵێ ئەم وێنەیە لە بەردەمی تونێلەکە کراوە ئەنجا ئایا تونێلەکە تەواو بۆ تەواو نەبووە ئەوەیان من نازانم بەس ئەم وێنەیە ئەوانەی کەوا بە پێوەن یەکەمیان حەمەی سێ عەلیە دووهەم باوکمە ریزی دواوە تەمان سێهەم بێباکی شێقارە چوارەم شێغەریبە کە مەشهور و بە شێغەریبی تاپۆ ئەوانەی خوارەوە ئەو جل کوردیەکە یەکیان ئازادی برامە ئەوەی کەیان منم. دەستەکان خۆش بە دیارە وێنێکی جوانە ئەو ساڵانەی سەرەتایی دروستکردنی تونێلی دەربەندی خان دیارە لە دوای شۆڕشی 1950 لە سەردەمی عەبدولکەریم قاسم ئەم تونێلە ئەکرێتەوە. ئەمە وێنێکی جەناب و کاگازادی براتە لە سەهۆڵەکە. بەڵێ ئەمە ساوڵەکەیە ئەمە تەسەورەکەم ساڵی 62 بێ ئازادی برام و منم لە بەردەمی تارمەکە گرتومانە. وێنێکی تۆ نەنکت سەرەتای شەستەکانە هەستەکەم ئەوەش ئەمە هەر سەهۆڵەکەیە ئەوە نەنکمە حەلاوە سعید ئەحمەد ئەوەش من ئاد سەرنجی ئەوە بە سەماوەر و پیاڵە و قۆری دانرا و چای عەسران لەوێ خوڕێتەوە بە حوکمی ئەوەی تیشی خۆرەکە یاوێتی لێمان معنایە عەسرە. دەستەکانە خۆشە هەر وێنەیەکی ئێوەیە ئەو ساڵانە سەرەتای شەستەکانە ئەوەش ئەمەش سەرەتای شەستەکانە ئەمە ناو خورماڵە ئەو ناوەیە ئەوەی لەسەر ئۆتۆمبیلەکەت دانیشتووە وابزانم ئەحمەی سێ عەلیە ئەوەی کەشیان بە دڵنیاییەوە نازانم چییە.
دەستەکان خۆش بە دیارە وێنێکی جوانە ئۆتۆمبیل لەو کاتە شتێکم نووسیوە بداوای لێبوورنەکەم ئەوە نووسیمە ئەوەی سەر ئۆتۆمبیلەکە خۆمم ئەوەی بەردەمی ئازادە و ئەوەی پشتیشەوە باوکمە عفو زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ دیارە مامۆستا بەهجەت تۆ لە دوای کە ناوەندی سەرەتای تاواگەیش ناوەندی سلێمانی دواتر لەوێەوە چیتە دارمعلمینی ئەو کاتەخانەی مامۆستایە بەڵێ من کۆمەڵێک وێنم لەلایە کە جەنابەت لەو ساڵانە لە خانەی مامۆستایان خوێندوتە چ ساڵێک چوویتە خانەی مامۆستایان ساڵی 68 یعنی ساڵی دیراسی 68 زۆر ڕاست ئەمە وێنەیەکی ئەو ساڵانەیە دیارە کە تۆ لەوێ خوێندوتە بەڵێ ئەم وێنەیە لە لای چەپەوە خۆمم دووهەمیان عومەر ئیبراهیم قادرە سێهەمیان شێرکۆ فازلی خەیات خەڵکی هەڵەبجەیە ئەو چوارەمیش فەرهادی حاجی محەممەی حەملانە دەستەکانە خۆش بێ دیارە ساڵی 27 دەی 68 گیراوە ئەم وێنێش لە 16 دەی 69 گیراوە پێما بێرە ئەو ساڵانەیە کە لە ئەمەش هەر ئەو شوێنەیە کە ئەو وەختە دارمعلمین بوو ئێستا بۆ بە دواناوەندی کاوە وێنەکە لە 16 دەی 69 گیراوە یەکەم کەس لای چەپەوە منم دووهەم عەبدوڵڵا حەمە ئەمین وابزانم ئێستا لە هەولێرە عەبدوڵڵا سەلیم خەڵکی تەلانە ئەوە لە سلێمانیە چوارەمیان هاوڕێی خۆشەویستم کاک نەوزاد عەبدولەتیف جاف دەستەکانە خۆش بێت دوای کە خانی مامۆستایان تەواوەکەی وەکو وانەبێژ چوویتە شوێ یەکەم جار وەکو وانەبێژ چوومە کەلکەسماق ماوەیەک تەبەن بۆ مەحوی ئومیە ماوەیەک لێ بووم تر چوون بۆ عەسکەری کە لە عەسکەری هاتمەوە ساڵی 73 وەکو وانەبێژ لە بەستەسێن دامەزرام دوای ئەوە لە مانگی نوچواری نۆی 73 بە ڕسمی تەعین بووین بە مامۆستا هەرچوومەوە بەستەسێن هەرچیتەوە ئەو شوێنێکەوەیە ئەمە وێنەیەکی بەستەسێنە دیارەهی ئەو ساڵانەی 1970 مانگی چوار گیراوە ئەم وێنەیە کۆمەڵێک کەسایەتی تایە یعنی بۆ یەکەم جارەوە دوو کچنکە ئەخوێنن یەکێکیان کچی کوردێکی ڕۆژهەڵات بوو ناوی ڕێبوار بوو ئەم کچەکە ناوی نیشتیمان بوو لەگەڵ ئەو کچێتر ئەمە مەرعان غەزالی میرخانە ئەوەی قتعەکەی بەدەستەوەیە ئەوەی کە سەلیم قەیتەرانە ئەو ریزەی بە پێوە وەستاون ئەوەیان حەمەعەلی گوڵاویە فەڕاژ بوو وێنەکەی کەش خۆ من مامۆستام ئەوەی عینەک لە چاوەکەش کە عینەکی منی وەرگرت سلێمانی مەلا محەممەد ساڵانێکی زۆر تۆ لە بینی بەستێن و دواترش لە لای قەندیل و دیتەوە ینی زۆر ئەو منتەقەیەت خۆشویستەوە بۆچی زۆر لەوێ مایتەوە لەبەر ئەوەی بەڕاستی تا ئێستا کەشی لەگەڵا بێ هەمووی میلەتێکی زۆر باش میلەتێکی زۆر پاک خزم دۆست میوان دۆست ئەوەی بچێتە ئەو منتەقەیە لە هەر کۆڕەوێک هابوو بێ خزمەتی خەڵکیان کردو و خەڵکیان خۆشویستو بۆیە تاوەکو تەرحیل نەکرا من ئەو دێم بەجێنێشت ئێستش تەبعاً نووسینێکم برادرێکم هەنە بۆ نووسین کتێبەکەی دەرکرد دەربارەی قەندیل دەستەکانە خۆش بێ دیارە تۆ لە دوای کە خانی مامۆستایان تاواکەیت و ساڵانێکی مامۆستابی لەو گوندانە بەڵام دوجار بڕیاری کە تاقیکردنەوەی پۆلی 5 و 6 ئەو کاتە باڵن 6 ئامادەی بکەیت و وەرئەگیری ئەچیتەوە زانکۆش ئەخوێنی بەڵێ چۆن ئەو بڕیارەت داوە بۆچی با بڵێن کۆلێژی ئیدارە هەڵبژارد کارژێڕی لە ڕاستیە من هەل لە هەوڵەوە حەزم لە خوێنن بووە بەڵام کۆمەڵی زروف هاتە پێشەوە کە چوومە دارمعلمین دوایی کە ئیمتیحانماننا من ڕاستەکەی دەرەجەکەم بەرز بوو لە قانونی بەغا وەرەگیرام بەڵام لەبەر ئەوەی نەمەویست وەزیفەکەم لە دەست بچێ لە ئیدارەی سلێمانی دەوامم کرد لە قسمی ئیدارەی ئەعمال 4 ساڵیش لێوە بوویت 4 ساڵ 2 ساڵی لە سلێمانی 2 ساڵ شانسی ئێوەتان نەبوون 2 ساڵ لێرە و دواتر زانکۆ گوازرێتەوە چنە هەولێر ئەمە وێنەی ئەو ساڵانەیە کە تۆ لە زانکۆ خوێنوتە بەڵێ ئەوانە شوێن لەگەڵ تەمام ئەمی وێنەیە لە لای چەپەوە ئاشتی محەممەد فەرج مامۆستایە لە تیجارە ئێستا دڵسۆز محەممەد جاف ئەوە ئێستا لە خانەنشینە ئەم مامۆستایە ستار جابر ناسری ناوبوو ئەوەی دوای ئەو چوارەم کەس خۆمم ئەوەی تەنیشتم ئەحمەد موسای ناوبوو
ئەمەی خوارەوە یەکەم کەس بە چیچکانەوە ئازاد محەممەد ئەمین خەڵکی سلێمانیە ئەوەی تەنیشتیشی جوامێر ئەو ڕەحمان خەڵکی دوکان دەستەکانی خۆش بجار وێنەکانی و قۆناغش زۆرن سری هەندی شانەکەی ئەمە وێنەی کۆمەڵێک لە خوێنکارانی زانکۆی بەجلی کوردی و دیارە چون بۆ سەیران ئەمە سەفرەیە بوو چوین بۆ منتەقەی زاوێتە و ئەو ناوە بەفرەباری زۆر ڕاستە ئەمە هەموو قوتابیەکانی کۆلیژی ئیدارە بوون دەستەکانە خۆش ئەمە جارە هەرێکێکە لە بۆنەکان هەمووتان بەجلی کوردی و خوێنکارانی زانکۆی و کاتە ئەمە حەفلەی تەخەڕوجی ئێمە بوو لە ناو کولەی ئیدارەی هەولێر ئەم وێنەیەمان گرتووە وێنەکان ئەوەی یەکەمیان نەجاتی ناوە دووهەمیان لە چەپەوە تەبعەن حەمیدی ناوە سێهەم ئاشتیە چوارەم ئەحمەد موسایە پێنجەم دڵسۆزە شەشەم خۆمم دوای ئەو جل کوردیەک باڵا بەرزەکە جوامێر ئەو ڕەحمانە ئەوەی کەش نەریمانی ناوە خەڵکی چەند سەماڵە دەستەکانە خۆش بێ ئەمە ژوێنێکی ئێوەی هەر لە ناو زانکۆ دیارە یەک پۆشی هەمووتان یەک جۆرجلتان بەڵێ ئەم وێنەیە لای من زۆر خۆشەویستە چونکە برادێک میتایە کە تا ئێستش پەیوەندیمان هەیە لە لای چەپەوە جەلال محەممەد فەرەج دووهەم ئەحمەد موسا سێهەم ڕێبەر ئیسماعیل عەبان خەڵکی دووهۆکە کە تا ئێستش پەیوەندیمان هەیە چوارەم خۆمم پێنجەمیشان ئازاد محەممەد ئەمینە خەڵکی سلێمانی دەستەکانە خۆش بێ وێنەیەکی ناو با بڵێن هۆڵەکانی خوێندنە زانکۆی سلێمانی ئەو ساڵانە ئەمە هۆڵی ینی قاعی حوتیان پێوت لەوێ ئێمە لە مەرحەلەی یەکات دەوامانە کرد ئەوانەی کە زیاتر لە یادم بن لە دیارە ناوەکان زۆرن ناوەکان زۆرن بەس دوانیان پێ دەڵێن بۆ ئەوی کاتەکەشمان زۆری نەبە جوامێر لە چەپەوە لە ڕاستەوە جوامێرە خۆم لەگەڵ کوڕێکی تایفەی شەرعیە دەستەکانە خۆش بێ ئەمە ژوێنەی شێر ئێوە لە قۆناغی زانکۆ دیارە لە بۆنەیەک لە گەشتێک هەڵەپەڕن سەرچۆپی کێشەکە تەجیلەکەی کچۆتە باوەشی ئەوە دیارە تەجیلەکەی خۆی بۆ نەوەکو بکەوێتە خوارەوە پشتە بۆیە لە باوەشی گرت ئەمە سەیران و چوین بۆ منتەقەی ئەوەی کە پێویستە ئیبراهیم خەلیل و ئەوانە بەو ڕێگای کە بەرەو سووریا ڕووین لەو ناوچەیە تەقریبەن دەستەکان خۆش بێ دیارە وێنەکانی قۆناغی زانکۆ زۆرن فرێ هەمویان ناکەوین جەنابە دوایەوەی کە زانکۆ تەواوەکەی ئەگەڕێتەوە بۆ سەر ئیش و کارەکەی خۆت و جارێک تربیتەوە بە مامۆستا کۆمەڵێک وێنەی ئەو قۆناغەم لەلایەکە جەنابە لە کۆمەڵێک قوتابخانەی جیاواز لە سلێمانی مامۆستابی و پێکەوە چین باس لەو یادەوەریانە و لە کۆمەڵێک یادەوەری تریش ئەەکەین و سەری هەندێک وێنەی ترەکەین فەرموو دەستەکان خۆش بە کاک بەهجە دیارە ئەمەی کە لەسرە مێزەیە کۆمەڵێک ئەلبومی جەنابتە ئەلبومی خێزانی ئەلبومەکان زۆر ماشەڵا وێنەی زۆرت هەیە ینی وێنەی زۆر جوان لە شوێنی زۆر جوان کە بەداخەوە دیارە لەم بەرنامەی ناتوانین فرای هەمویان ناکەوین بەڵام باسی ئەومان کرد کە جەناب لە دوای ئەوەی کە زانکۆ تەواوەکەی جارێکتر گەڕێتەوە بۆ مامۆستایەتی و سەرەتاچتە ئامادەی بازرگانی سلێمانی و لەوێەوە دەستەکەی بە کاری مامۆستایەتی جارێکی تر چۆن چیتەوە تجارە لەبەرەوەی اختصاسەکەم ئیدارەی ئەعمال بوو طبعا بچوومەوە بۆ ئامادەی تیجاری سلێمانی ڕاست ماوەی 2 ساڵێک لەوێ بوو دواتر چیتە دوای ئەوە چوومە ئامادەی هەڵگورت کە هەڵگورت هەڵوەشایەوە لە دوای هێشتاوەشتەوە چوومە ئامادەی ئەزمەر لە دوای ئامادەی ئەزمەری لە 94 ئیجازە 3 ساڵم کرد لە هەڵکەوتیش ماوەیەک چوومە دوای ئەو چوومە ئامادەی هەرێمی تەقاوت بوونم دەستەکانە خۆش ئەمە وێنەی و ساڵانێک کە جەنابەت مامۆستابی ئەوە کوێ ئەمە ئامادەی بازرگانی سلێمانیە یەکەم وێزگەی کاری مامۆستایەتی توێ لە دوای تاواکردنی زانکۆ بەڵێ دەستەکانە خۆش بێ ئەمە وێنەیەکی ساڵی 86 کە ڕەوانشاد شەهید دڵشاد مەریوانیشی تایە دیارەمە فترەیەک پێش دەستگیرکردن و شێدکردنیەتی کوێ ئەمە ئامادەی هەڵگوردە کە لە پشتی یانەی فەرمانبەرانەوە بوو ئەو کات بۆنەکە چییە؟ بۆنەکە مناسبەیەکی قوتابیان بوو ئامادە کرابوو ڕاست ئەوەشیان خوالی خۆش بوو ڕەوانشاد یان دڵشاد مەریوانی ڕۆحی شاد بێکاکێ دڵشاد ئەمە ژوێنەی کۆمەڵێک لە مامۆستایانە ئەمەیان قۆناغێک ئەمە ئامادەی هەڵگوردە کە لەسەرەوە بوو لە سەروی توی مەلیک مامۆستاکانیان لە ریزی دوای دواوە
یەکەم حەمەی سەیجاسم، مامۆستا ئەحمەد، فەرهادی ئەحمەد بابان، شەوکەتی نووری عەبەکە، دوای ئەو خۆم، دوای ئەو مامۆستا حەمە کاکە مامۆستای وێنە بوو، ئەوەی ئەخیریش مامۆستا سەلام منمی. ریزی خوارەوە خوا لێ خۆش بوو جەزا، خوا لێ خۆش بوو مامۆستا فەرەج، سیروان نووری ماستاو، شاکری ئینگلیزی، جەمالی عارفی عەلاف. دەستەکانە خۆش بێ وێنەیەکی زۆر جوانی مامۆستایانی ئەو کاتی شاری سلێمانی هەمویان شیک پۆش و بۆ شکڵە ڕێز و سڵامان بۆیان هەیە و ڕۆحیوانە شاد بێ کە کۆچی دواییان کرد. ئەمە ژوێنێکی ئامادەی هەڵکەوتە دیارە کۆمەڵێک مامۆستای زۆر خۆشەویستی تایە کە مامۆستانە لەو قۆناغا من خۆم لە ئامادەی هەڵکەوت بووم، وانەیان پێوتم بەڕاستی ڕێز و خۆشەویستیم بۆ یەک بەیەکیان هەیە و چاویان ماچەکەم هەمویان ئەوانە. ئەمە ساڵی 1990 بوو، سەیرانێک چوین بۆ قەشقۆڵی. طبعا تۆ لەبەر خوێندکاری ئەوێ بۆ زیاتر هەمویان باشترە ناسی. یەکەم لە چەپەوە مامۆستان نەوزاد، ڕەنجە، عەلی محەممەد شەریفی چیمیا، ئاراس ئاراسی زیندەوەرزانی. ئەوەی دوای ئەو خۆمم مامۆستا لە ساڵی چەند ژیانی هاوسەریت پێکەێناوە؟ ساڵی 1990 ساڵی لەگەڵ کێ؟ ئەڵوەن سەعید شەریف. خات و ئەڵوەن چۆن یەکتان ناسی لەگە خات و ئەڵوەنە؟ هەر خزممان بووە لەو پێش یاکتریمان ناسی و. دەستەکانە خۆش بێ. ئەمە وێنێکی ئەو کاتێکە دیارە ئەڵقەتان گۆڕیوەتەوە؟ بەڵێ ساڵی 90. دەستەکان خۆش. ئەمە شوێنێکی تری هەمان ئەمە شەر هەمان ئەوەی لە لای چەپەوە حاجی حەمەخالیدە برادێکی زۆر خۆشەویستمە. ئەوەی دوای ئەو ئەڵوەنە و خۆم و ئەمەی کەش ژنی برای دەستەکان ئەڵوەنە. ئەمە جەنابەت و ئەڵوەن خانن هەر بەیەکەوە. بەڵێ ئەمە لە ئیسکان گرتومانە لەو خانووی کەتیایە بووین. ئەمەش ئێوە مناڵەکانن؟ ئەمە سەیرانە هینە منتەقەی دوکان و ئەو ناوەیە بیزایە لە چەپەوە، خۆمم ئەڵوەنە بژیوە، ئەوەی بەردەمیشمان بەرزیە. دەستەکانە خۆش ئەمە شەرت و ئەڵوەن خان و دوان لە مناڵەکانن. بەڵێ ئەم ئەمێنەیەش هەر ئەمە سەرچنارە لای بڵین مەشتەلەکەوە بژیوە، ئەڵوەنە خۆمم، ئەمەی کچە بچووکەکەش بیزایە. ئەمەش تۆ ئەڵوەنها مەجلی کوردیە و لە سەیران. ئەمەش هینە تابینە. دەستەکان خۆش بە چەند مناڵەکان لای خۆتان ماون یان؟ مناڵەکانم کوڕەکەم ژنی هێنا و دوو مناڵی هەیە کاکە بژێ و بەڵێ کچەکەشم شووی کرد و دوو مناڵی هەیە. کچەکەی کەشم لە هینە هێشتا شووی نەکردو. دەستەکان خۆش بێ و تەمەندرێژ من خۆی گەورە تۆیان بۆ بێڵێ. ئەمەش تۆ ئەڵوەن خان و لە پێشانگای نێودەوڵەتی کتێبە 2022 ئەڵوان خۆم بەرزی. دەستەکان خۆش بە چەندنەوەت هەیە؟ 4 هەیە. تەمەندرێژ منی شەڵات خۆش بێ. ئەمەش وێنەی تو دوان لە هاوڕەکانتەوتی زۆر مەبەستمان وێنێ پیشان. ئەم وێنەیە لەسەر قەراغ بە دیوی سلێمانیە گرتومانە لە لای چە بۆ مامۆستا قایر فایق حەسەن، ئازاد ڕەشید، ئەوەی کەش خۆمم. دەستەکان خۆش دوو هاوڕێی خۆشەویستم. ڕێز سڵامان بۆ ئەوانیش هەیە. دەستی تۆ خۆش بێ. دیارە مامۆستا جگە لە بواری پەروەردە و فێرکردن و دەستی نووسینت هەیە، ساڵانێکی زۆرە شت ئەنووسیت و ئەمە شێکێک لە کتێبەکان کە بەشێکە دیارە لە یادەوەریەکانی سلێمانی 1990 پێم خۆشە خۆت باسێکی ئەم کتێبم بۆ بکەیت. ئایا بەنیازی یادەوەریەکانت جارێکتر چاپ بکەیتەوە یان پشتی بۆ زیاد بکەیت؟ ئەمە بەشێکە. تەبا من لە 67 شت دەنووسم. یان 15 ساڵ بووم شتم نووسیوە. ئەوەی بەتایبەت ئەوەی تایبەتە بە سلێمانی. لە پێش ڕاپەڕینەوە ئەمە دەستم کردو بە نووسینی. هەر کە عێراق چوو کوێتی گرت زانی مۆزەکان بەرەو ئاقارێکی کارڕە. ئەمە یادەوەری لە پێش مانگی 12ەوە تاوەکو نهایەتی 31 ئەو ساڵە چی لە سلێمانیا ڕوویاوە بە ڕاپەڕینەکان سێڕاپەڕینەکە بە نرخی بازار بە گرتنی کەرکووک ئەمانە هەمووی ڕۆژانە تۆمارم کردووە. لە ئەخیرەکەشیان نرخی هەموو ئەو شتانەیە کە ئەو ساڵە هەبووە. دەستەکان خۆش بە کاک بەهجە دیارە وێنەکان زۆر شتەکان زۆر فرێ هەمیان ناکەین. پێم خۆشە بێکەوە بچین
پیاسەیەکی گەڕێکی کارێزی ئەحمەد زەنگەنە بکەین باسی هەندێک لە یادەوەریەکانی ئەو ساڵانەی ئەوێ بکەین و بچینەوە لای خانۆ کۆنەکەتان لەوێ. خۆشەویستان لە پاش وشانێکی کورت لەگەڵ مامۆستا بەهجەت خەفاف لە وێنەگرافیەوە بەردەوام بین لەگەڵتان. خۆشەویستان دووبارە ڕستاوتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافیەوە لەگەڵ مامۆستا بەهجەت خەفاف بەردەوامین لەگەڵتان. مامۆستا ئێستا هاتوینەتە گەڕێکی نازانم بڵم گەڕێکی شێخان گەڕێکی کارێزی ئەحمەد زەنگەنە دیارەتەوە مناڵیت لەم گەڕەکە بوو ماڵتان لەم گەڕەکە بوو تۆ چی ئەڵێ لەسەر مێژووی ئەم گەڕەکە و گەڕێکی کارێزی ئەحمەد زەنگەنە؟ ئەم گەڕەکە خۆی لە ئەسڵا ناوی کارێزی ئەحمەد زەنگەنەیە و هیچ کاتێک بەشێک نەبووە لە شێخان بەڵکو سەر بە مەڵکەنیە. تەنانەت قەتعای ماڵی باپیرم حاجی ڕەشی زەریفێ سفر لەسەر سفر مەڵکەنی بوو کە ئەلەو سوچایە لەو سوچەی جادەی پیرەمێردکەیتە ناوە دووەم خانوو بوو. ئەم کۆڵانانە هەر هەمووی کارێزی ئەحمەد زەنگەنەیە تاوەکو ماڵی شێخقار لەگەڵ ماڵی شێخ کەریم ئەوە بینی ئێمە و شێخانە ماڵی شێخقار لەگەڵ ماڵی شێخ کەریم ئاوا ئەوە شێخانە بەم بەریەوە هەمووی کارێزی ئەحمەد زەنگەنەیە. ئەم کارێزەش ئەوەی کە من بیستومە درێژە بێتەوە بۆ مزگەوتی خوارەوە لای قەیسەری نەقیب باسی کرد کە خێزانی ننکرد باڵێن خانەوادەی ماڵی ننکرد زەنگەنە بوون و لە قەراخەواتونەتە ئێرە قۆناغێکیان ماڵی باپیرم لێوێ هاتم ماڵی ننکم زەنگەنە بووە حەلاوە سەعید ئەحمەد زەنگەنە تەنانەت ننکم موالیدی 1970 بوو ئەو باپیرم ئەحمەد زەنگەنە ئەم کارێزەی هەڵکەنیوە بە لێگانەوەی خۆشم ئەکاتە ساڵانی 1950 کارێزەکان کە تورک هاتۆتەوە ئەو وەختە ئەو کارێزە کراوە. ئەم کۆڵانانش هەمووی ئێستا ئەمە لەوێ ماڵی حەمەی جۆڵا بوو باوکی عومەر و سالار ئەو دی و ئەو ماڵی ئێمە بوو. تەنانە ساڵێکیان بەفر ئەوەنە باری بوو بەعزە گەنجێکی بەهێز بازی ئەیە لەو لەو دیوارسەربانەوە بۆ ئەمبەری زۆر ڕاست. ئەمەش لێرە ئاوە ئەڕۆشتی خوارەوە لەو پێچە ماڵی عوسمان دانیش بوو باوکی ئاسایش و ئاشتی کاگاشتی بڵێ. ئەم ماڵانێک کە ئیتر لێرەوە ئەڕۆیشتی چەند ماڵێکی کە بوو ماڵی کەریمی ئەهین کە عومەری کەریماغا لە خوار ئێرەوە ئەمانە هەر هەمووی کارێزی ئەحمەد زەنگەنەیە. زۆر ڕاست. ئیتر لە ئێمەرجێنسیەکە بەخوارەوە زۆر لەسەر مێژووی گەڕەکەەکە کراوە هەندێک گەڵێن بەشێکە لە شێخان و جەناب دەڵێ بۆنە بەشێکە لە مەڵکەنی بەڵام گەڕەکەەکە گەڕێکێکی جوانە ینی زۆر کەسایەتی ئەم شارە لەناو ئەم گەڕەکەبوون زۆر خانەوادی دیاری ئەم شارە لەناو گەڕەشی کارێزی ئەحمەد زەنگەنەیە با بڵێن شێخان و مەڵکەنی. ئێوە بیزەبت لە شێ بوو ماڵتان؟ ئێمە ئەم کۆڵانەی کە لێرە و پێشەکەیتەوە سەر سوچەکە بەلای دەسەر ڕاستە بۆ سەرەوە ماڵی خانەکەی یەحیا فەنی بوون لەبەر دەمی ماڵی خانەکەی یەحیا ماڵی باوکی سیروان نووری بوو مامۆستا سیروان نووری بەرامبەری ماڵی ئەحەخڕە بوو ئەهاتی تەخوارەوە قەوسێکە پێچ دەکردەوە ئەوە ماڵی ئێمە بوو تەنیشتمان ماڵی وەستامەجی خەیات بوو ئەو لا ماڵی حەمەمینی حاجی سلۆ بوو. تۆ مناڵیت لەم گەڕەکە بوو؟ بەڵێ من هەر لە چاوم کردوێتەوە لەم گەڕەکە بوو تەنانەت باوکیشم لە خانوویەکی تەنج ماڵی فاروقی ئەرکانە لە دایک. زۆر ڕاستە. وێنەیەکی زۆر مناڵی تۆم لەلایە یارم وێنەی ساڵی 1950 گیرە. بەڵێ پێما بێ ئەم گەڕەکەی بەڵێ ئەم گەڕەکەی ئەو خانووەیە کە لەو دیوەوەیە ماڵی باوکم بوو ئەمەیان منم ئەمەشیان ئازادی برامە. وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی. ئەمە ساڵی 1950 دوای ئەمە بە ماوەیە دیتر چوینە سەهۆڵک. ڕاست تۆ لێرە چ قوتابخانە؟ بەڵێ من قوتابخانەی غازی چوومەتە قوتابخانەی غازی ساڵی یەکەم لە غازی بووین دوای ئەوە ئینقلابەکەی بەسەرا هات ناوەکەی گۆڕە ماوەیەکیش لە مەکتەبی فەیسەڵیە بووین بەزموندەکەی کەم بوو. ئەو زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ. هەندێک وێنەی ترم لەلایە دیارە وێنەی ئێرە نییە بەڵام وێنەی ئەو قۆناغانەی تەمەنی تۆی ئەمە وێنەیەکی جوانی خێزانی ئێوەیە. شوێنە شوێ ئەمە ئەحماوایە ئەوە منم ئەوە ئازادی برامە ئەوەش خاڵۆژنمە و خاڵۆزاکان من. دەستەکانە خۆش ئەمە ژوێنێکی هەر ئێوەیە بەڵام پێما بێ ئەمە خانووکەتانە لە سەهۆڵەکە. بەڵێ ئەمە سەهۆڵەکەیە ئەمە خۆمم ئەمە دلێری پورزامە ئیسێ لە خارجە ئەوەش
کە لەم گەڕەکە جوڵان ێستا چوونە ساوڵەکە بەڵێ یەکسەر لە شەستەکە مانگی 11 شەست چووینە ساوڵەکە دەستەکانە خۆش بەم ژوێنێکی تری خێزانی نان خواردنی جارانە هەموو بەیەکەوە لەسەر یەک سفرە دانیشتون. بەڵێ ئەمە سەهۆڵەکەیە ناوچی منەکەیە ئەوەی بە پێوە وەستاوە باوکمە ئەوانێش ئەوە خوشک و براکان من بەستەبان ئەمەشیان لێرێ دەستەکانە خۆش بێ ئەمە ژەروێنێکی خێزانیە ئەم وێنێ زۆر جوان ئەوە کوێ ئەمە ئەحماوایە ئەمە ئەحماوایە ساڵی 76 ئەمەش مناڵەکان تۆمە ئەوە باوکمە تۆمەش مناڵەکە ئەوە ئاراسی برامە زۆر ڕاست ئەم وێنەیەم لەلای وێنێکی زۆر جوانە دیارە وێنێکی خێزانی سلێمانیانەی ئەو کاتێ ساڵی 72 ژیراوە ئەمە ماڵی خۆمانە ئەمە خوشکمە دڵسۆزە ئەوە نەنکمە حەلاوە سەعید ئەوە ئاراسە ئەوە دایکمە بەڕاستی وێنێکی جوانی ئەمانە ژەها ئەوە مناڵن ئەخوێنن ئەوە دەفتەرەکەی سەعیەکە ئەمەشیان هەر خوشیەکمە ئەخوێنێ دەستەکانە خۆش بێ کاگێ بەهجە دیارە ئێوە لەو ساڵانە وەکو باسمان کرد ئۆتۆمبیلتانە بوو ئۆپڵتانە بووە فۆرتانە بۆ لە 50کان لە شەستەکان بەس ئەم وێنێ 1960 کە بەداخەوە ئۆتۆمبیلەکەی ئێوێ بەڵام ئاوای بەسەر هاتوو ئەمە لە ڕێگای وەرگەڕاوەیان ئەمە لە ڕێگای لە نێوان سلێمانی و بەغا و سلێمانیا لە ڕێگای دەربەنی خانەوە ئەم سیارەیە باوکم لە بەغا هاتوتەوە لەگەڵ مسەلحەیەکی شورتا هی سلێمانی ئەم دامەی کردو ماوەی مانیەک زیاتر دایک باوکم لە خەستەخانەمایە بەداخەوە سیارەکە زۆر زیانی پێگەشتووە ئەمە شەروێنێکی تری هەمان ڕووداوە بەڵێ ئەمە هەر عینشونە ئەمە تەمان لە کەبرا بۆ شارەشی عومەر لە بەغا بۆ هەر فرۆشراوە بزانێت دەستەکانە خۆش بێ یادگاریشی جوانە مامۆستا هیوادارم توانی بێتمان تۆمان هێناوێتەوە بۆ هەندێک لە یادگاریەکانی ئەم گەڕەکە و یادگارەکانی مناڵیت کە دیارە لەوانەیە ئێستا هەر هەمووی ساڵ 70 ساڵی بەسەرا ڕۆژ هەر هەمووی وەکو شری تێگاوە بە بەرچاومایەتەوە ئێستا ڕەمەزانەکان چۆن بوو کێ شەربەتی ئەفرۆشت چۆن بە دەمە قاچان بە تۆپمانە تەقان ئەمانە هەمووی دیارە تۆ خانەوادی باوکت باسمان کرد خانەوادی دایکت ماڵی زەریفێ بەڵێ ماڵی حاجی ساڵحی زەریفێ و حاجی ڕەشی زەریفێ بەیان خۆشەویست بەیان خان کە دیارە من لێرە و ڕێز و سڵاو بۆی هەیەوە منی شەروەها ڕاستی بەشێکی ئەم بەرنامەیە و ڕێخستنەکەی ئازاتی منی سوپاسی یەکەم و هیوادارم بەردەوام بێ لە خزمەتی هونەر و خێزانێکی دیارن بەڕاستی سوپاسانەکەم بۆ هەمویان هەیە من پێم خۆشە بێکەوە چینە پارشی دایک لێرەوە نزیکە دانیشین کۆمەڵێک یادەوری کۆمەڵێک وێنەی تر بێکەوە سەیرەکەی زۆر چاکە زۆر فەرموس مامۆستا بەهجەت ئێرە پارکی دایکە لە شاری سلێمانی هەزین لە سەرجادەی شەقامی پیرەمێردە بە بیرەوەری تۆ دیارە ئێرە نزیکە لە گەڕش کاری زەحمە زەنگەنە بە بیرەوەری تۆ ئەم شوێنە چی بوو جارە ئەم شوێنە بەشێکی سجن بوو بەشێکی لای خوارەوەی نادی ئەتیبا بوو پشتەوەشی کە ئێمە لێرە لێوەسان قوتابخانەی سەرکەوتن بوو سەرکەوتن ماوەیەکی دارمعەلیمین دوو سێ شعبەی هاتە بوو لێرە دەوامیە کرد لە ساڵ 1968 ڕاستە ساڵانێک بەندیخانە بوو بەڵێ ئەوە سجنەکە کە پێیان و سجەکانی بەندیخانە بوو خۆشبەختانە سەکرا بە پارکێکی جوان بۆ شوێنی حەوانەوە و پشودانی نانا بە تاکی شتێکی زۆر جوانە و دەستەکان خۆش بە بابێ کۆبچین لێرە پشوێک بین دانیش نووسری کۆمەڵێک وێنەی تر بکەیت باش فەرموو باش فەرموو مامۆستا بەهجەت پێم خۆشە لەو بەشەی بەرنامەکە کەماوە کۆمەڵێک وێنەم لەلایە بێکەوە سەیریانکەی هەندێک وێنەی کۆنی سلێمانیت لەلایە ئەمە وێنەیەکی دیارە ساڵی 1950 ئەو ڕۆژەی لافاوە گەورەکە لە سلێمانی بەڵێ ئەمە لافاوە گەورەکەی سلێمانی 1950 بەردەرچی سەرایە بەردەرچی سەرایە دەستەکان خۆش بێ ئەمەش هەر وێنەیەکی بەدەرکی سەرایە مێژوی وێنەکە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 بەڵێ ئەمە ساڵی 1970ە بەردەچی سەرایەویش مامۆستا ئەم وێنانە جاران وەکو پۆستکاردیان بەڵێ وەکو پۆستکارد هەبوو ئەفرۆشرا لە بازاڕ بەڵێ زیاتر ستۆریەکان تەبعیانە کرد و بڵایەنە کردەوە ڕاستە ئەمە ژوێنێکی سەرچنارە ساڵی 1966 بەڵێ ئەمە سەرچنارە ساڵی 1960 سەرنجی 1966 سەرنجی ئاوەکە بگە کە چەند زۆرە ئەو کاتە زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ ئەمە ژوێنەی
کۆمەڵێک لە کچانی شارن بێکەوە هەڵەپەڕن. ئەمە ئیسعرازی سلێمانیە ساڵی 1968 چواری 1968 لە مەلعەبەکە ئیسعرازی قوتابخانەکانە کرا هەموو ساڵێ. دەستەکانی خۆش ئەمە ژوێنێکی ئێوە دیارە کۆمەڵێک ئۆتۆمبیلی مۆدێلی ئەو کاتانەتان پێ ئەوە کوێ ئەو شوێنە مامۆستا؟ ئەمە ڕێی کرژە و قازیاوایە. ئەمە شاییەکە مامۆستا قائر هەبوو، اسماعیل عوزەیری بوو کۆچی دوایی کرد. ئەمە ساڵی 1959 شایی ئەوە بەڵێ ئەوە هی یعنی سیاری بوو کوشتی وایە ئەچین بۆ ئەو شوێنە. دەستەکانە خۆش بێ دیارە ئەمە ژوێنێکی ترە تۆ وێکێک لە هاوڕەکانتن. ئەمە ساڵی 1975 ناوزان کۆی سلێمانیە لە چەپەوە خۆمم. دیارە تۆ کاتێشتا خوێنکاری زانکۆنیت؟ نەخێر بن. ئەوەی تەنیشتی شێعەلادینی شێعەولکەریمی عەواڵانە کەمپی کۆنی. بەڵێ ئەمە زانکۆی سلێمانیە لە زانکۆ کۆنەکە. بەڵێ دەستەکانە خۆش بێ وێنێش ساڵی 1970 گیراوە ئێوە لە ناو پیکابێکە. ئەمە دوای بەیانی 11 ئازار سەیران زۆر ئەکرا بۆ قەشقۆڵی. ئەمە یەکێکە لەو سەیرانانە ئەوەی ئەمە لە ناو پیکابەوە گیراوە. ئەوەی سەر چەندچەکەم خۆمم دووهەم کەس سەلاحی پور مەشێخ سەلاح، ئەوەی سێهەم کوڕێکە ناوی عوسمانە بەزیستێ نازانم ماوە نەماوە ئاگاداری نەماوم. وێنێکی جەنابتە 1970 دیارە لەسەر شاخی ئەزمڕ وێنەکە گیراوە. بۆچی چون بۆ ئەوێ؟ ئەمە مانگی 1970 بوو ئەو کاتەی کە تەرمی خوا لێ خۆش بوو نەجمەدین مەلا گوێزرایەوە بۆ سەر ئەزمەر. ئەو وەختە هەموو سلێمانی بە سیارە هاتوو بۆ ئەو شوێنە. یارە قەرەباڵغی کوینیشی زۆری بۆ هەر زۆر قەڵەباڵغ بوو. ئەم وێنەیە ئەوەی لە ناوەڕاستایە ئەوە خاڵمە کۆچی دوایی کردووە، ئەوەی تەنیشتیشی باوکمە. ئەمەی کە لەرەوە لە وێنەکە دەرکەوتووە شێخدارای کەشناسیە. ڕێز و سڵامان بۆ کاک شێخدارە هەیە. دەستەکانە خۆش بێ. ئەمە ژوێنێکی تری تۆ کۆمەڵێک لە هاوڕێیانتن. ئەم وێنەیە ساڵی 1970 گیراوە سەر شەقامی قەناتە. بەڵێ جادەی قەنات. وێنەکە لە لای چەپەوە خۆمم، دووهەم نەوزاد خوا لێ خۆش بوو نەوزادی حسێن چوارتایی، سێهەم دوکاناری بفیان و عەبەی مەلا. ئەوەی ناو جێبەکە واحیدە ڕەشی پێ ئەڵێن خەڵکی گەڕێکی شێخان بوو. ئەوەی دوای ئەو ئازادی حسێن چوارتایی خوا لێی خۆش بێ. ئەوەی تەنیشتی ئازاد عەبدوڵڵا کەریم کە ئێستا لە هەندەرانە، جل کوردیەکەی کۆتاییش شێخ سەلاحی پورزامە. دەستەکانە خۆش وێنێکی زۆر جوانەمەش چایخانەیەکە لە سەر ڕێگەی بەرزنجە ساڵی 77. بەڵێ ئەمە پیانەوە چایخانەی چایخانەگەر نای چایخانەکە بوو. ئەو کەسانەی بچوونایە بۆ مۆریاز لێرە دا ئەبەزین و بە پێ ڕۆشن بۆ مۆریاز. ئەمە سەر دەشتی زەڵەی پێ. ئەمە پاسەکە بوو شێخ حەسەنی ناوبوو، تەنها ئەو پاسە لە ڕێ بەرزنجە ئیشیە کرد. ئەمە ئەوەیە. طبعا من و ئازادی برام و ئەحمەی سێعەلی و یەک دوو خزمی مۆریاسی من. دەستەکان خۆش بیادیوەرێکی جوانە. ئەمەش وێنەیەکی دیارە گەڕەکە کۆنەکەی ئێوێ لە سەهۆڵەکە باسیوت کرد لەم وێنەیە ینی با بڵێن کچان و کوڕانی گەڕەک هەموو بێکەوە هاتوونەتە دەرەوە هەڵەپەڕن. ئەمە نەورۆز بوو. طبعا هەموو نەورۆزێک لە گەڕەکی خۆمان ئاگرە کرایەوە. ئەمە خێزانی ینی هەمووی خوشک و دراوسێ و ئەمانە هەموو ئەوەی کە مناڵەکەی بە باوەشەوە ئەوە ئازادی برامە. دەستەکان خۆش بێ. ینی ئەوەی سەرنجی منی ڕاکێشا دراوسێتی جارانی شار هەموو وەکو خوشک و برا لێ کۆڵان ئاهەنگیان گێڕاوە بێکەوە هەڵپەڕیەوە ینی چەند تێکەڵ بوون سەریکە ئێستا بەداخەوە ئەم شتانە نەماوە. ئێمە لە ساڵی 1970 کا سەیرانێکمان کرد 4 دانە ماڵ بووین، وابزانام 35 کەس بووین بەیەکەوە. ئەو سێرە 4 ڕۆژ دراوسێ بووین و هەر وەکو یەک خێزان نەچوین و ئاهاتینەوە. ئەوە کۆمەڵی ڕسمیشمانەیە بەس لەبەر زۆری ڕسمەکان بڵاو نەبوو. 1970 لە سەرچنار ئەمە جەنابتی. بەڵێ ئەمە تەنیش سەر ئاوەکەیە، ئەوەی عینەک لە چاوەکە خۆمم، ئەوەی تەنیشتیشی هاوڕێیکی خۆشەویستی مناڵیمە جەلال کەریم نادر. دەستەکان خۆشەوێنێکی پڕیادەوەریە. ئەمە ژوێنەیەکی جەنابتە دیارە لە 1970 لە چنارۆک گیراوە. بەڵێ ئەم وێنەیە لە چنارۆک گیراوە. ئەوەی یەکەم مامۆستا سەبری عەبدولقادر، ئەوەی دووهەم خەیاڵم یادم نەماوە،
سێهەم سۆلافی خاڵمە، چوارەمیش خۆمم لە چنارۆک گیراوە. وێنەیەکی زۆر جوانە دیارە لەو ساڵانە. ئەمە ژوێنەیەکی جەنابتە مامۆستا حەمە کاکە لەگەڵایە، مامۆستا شاکری ئینگلیزیت لەگەڵایە. بەڵێ ئەمە لە شەستێکەیە لە تەنچەکەەوە بەفرباری شەقامی شەستی سلێوانی. بەڵێ چۆن بۆ جارە شەستی سلێمانی سەرەوە لای تەنچەکە. ئەمە لە لای چەپەوە خۆمم مامۆستا شاکری ئینگلیزی لەگەڵ مامۆستا حەمە کاکەی ینی هونەرمەند بوو، شێوە کار بوو. دیارە وێنەی 1966 گیراوە. ئەمە ژوێنەیەکی جەنابی دایکتە لەگەڵ دوو کەسی تر لە سیتە گرتووانە وێنێ. بەڵێ ئەمە لە لای چەپەوە ساڵی 83ە لە لای چەپەوە ئاکۆی برامە، ناوەڕاستی دایکمە، ئەوەی ئەو لاشۆ ئارامی برامە ئێستا لە دانیمارک. دەستەکانە خۆش بێ، ڕێز وسڵامان بۆ ئەوان هەیە. ئەمەیان ئەم وێنەیە 1970 لە بەستەسێن گیراوە. بەڵێ ئەمە مجەممە گەورەکەی بەستەسێنە، ئەوەی لە وێنەکە جامانە بەسەرەکە مەلا عەلی ئەبوو بەکرەیە، دووهەم خۆمم، سێهەم کوڕێکە ناوی مەلا پیرۆتە. تۆ کاتە لەوێ مامۆستا بوویت؟ بەڵێ لەوێ مامۆستا بوو. دەستەکانە خۆش وێنەیەکی زۆر جوانە. ئەم وێنەیەش 1982 وێنەیەکی جوانی جەناب. ئەمە ناوچەی زاوێتەوە ئەو ناوەیە لە منتەقەی دوهۆک لەگەڵ کۆمەڵێ لە هاوڕێیانی زانکۆی سەلاحەددینی ئەو کاتە بە سەفرە چوین بۆ ئەوێ. دیارە سەفرە و گەشتوشتە زۆر بە مامۆستا لە ژیانی خۆتە. زۆربەی وێنەکان لە گەشت و سێر. ئەمە 1970 لە بێخاڵ گیراوە دیارە. بەڵێ ئەمە بێخاڵە. ئەو یەکەمیان لای چەپەوە خۆمم، دووهەمیان مامۆستا تاهر مستەفا خەلیلە. دەستەکان خۆش بێ. دیارە جەنابەت ساڵانێک لەم ساڵانەی ئەخیر بەڵێ کە مامۆستا بوویت ساڵان چیتە چاودێری دارایی. بەڵێ چۆن چیتە چاودێری دارایی؟ وەڵاهی لەبەرەوەی دڵشاد عوسمان هاوڕێی کۆنمە و لەسەر هاوڕێمە ئەو جێگری شێخبایز بوو، وتی وەرە لەوێ وەکو فەرمانبەر دەوام بکە. چەند لەوێ مایتەوە وەکو فەرمانبەر؟ ساڵێک و 6 مانگ تقریبەن. دواتر گەڕایتەوە بۆ خوێندن؟ گەڕامەوە بۆ پەروەردە. ڕاست. ئەمە ژوێنەیەکە کاک شێخبایز تاڵەبانی ڕۆحشاد بێ و ئەوەیان کاک شێخبایزە خوا لێی خۆش بێ، ئەویان دڵشاد عوسمانە، ئەوەی پشتەوە کە سەری بە تەنیا دەرکەوتەوە ئەو ڕەحمان ژاژڵەیە، ئەمەی ئەم لاش کە سوێنە خۆمم. ئەمە سوێنە سەر چییە خۆی ئەم کاتە؟ ئەو وەختە تەبعەن هەر کەسێ بچواتە دیوانی چاودێری سوێنەکەی ئەوە بوو کە خیانەت لە نیشتیمان و بە دڵسۆزی ئەو کارانەی پێم سپێراوە بیکەم. دەستەکان خۆش شوێنێکی گرنگ بوو، یعنی بەڕاستی حساس بوو. زۆر خۆشحاڵی مامۆستا ئەمڕۆ زۆرمانومان کردی. نانایعتیادیە. سپاس بۆ جەنابەت بۆ هەموو ئەرشیفە دەوڵەمەندی کە بەڕاستی ئەوە تا ئێستا پاراستوتە. من زۆر پێ خۆشحاڵم کە بە بینین و ناسینی ئێوە و ئەو ستافە خۆشەویستی کە لەگەڵ تا کارەکەن. پێ خۆشحاڵم بەوەی کەوا توانیمان بەشێک لە وێنەی سلێمانی بۆ هیوای توانی بێتمان هەندێک لە یادەوەریەکانی جەناب و لە یادەوەریەکانی سلێمانی هەڵدوێنەوە لەم بەرنامەیە. بەتاکید ئەگەر زۆریش نەبێت کەمێکیمان هەر باس کرد. دەستەکارە خۆش بێ و تەمەند درێژ بیشەڵا. سپاس دەکەم. هەمیشە تەندروست بی. زۆر سپاس بۆ جەنابەتمانومان کردی. لەشتان ساغ بێ. خۆشەویستان، بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان.